دەکەن لە ڕۆژی پێشەمەش دیارە بە هەمان شێوەی ئێستا هاتنە بەردەم پارێزگاری هەولێر و قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر ئەمڕۆژ بۆ زارێکی دیکە هاتوونەتە بەردەم قایمقامەتی قەزای ناوەندی هەولێر داواکاری ئەوان ئەوەیە کە تا ئێستا کێشەیان هەیە بەوەی کە ئەو نرخەی بۆیان دیاری کراوە نرخەکە لە ئازداخوازی ئەوان نییە و خۆیان دەڵێ زەرەر دەکەن من دەبێ بسمە لای خۆیان ئەگەر پێم مابڵی کێشەی ئێوە چییە ڕۆژی پێنجشەمەش گربوونەوەتان کرد کەم کەس بەدەم داواکاریەکەتان نەهات ناوەڵا ئەمە کاکە ئەمە چەند مانگ ئەمە کێشەمانەیە هەموو شارەکان هەولێر تەنانەت هەولێر نەبی سلێمانی دۆک دەبی هەولێر چاوەڕێ سلێمانی بکەیان دۆک بە کە سەعات دادەندرێ کە سەعریان داناوە لەوان کەمتر دادرێن گاز بە دۆلارە گرام بووە ئێمە دادەبەزی شەوێ سەعات 11 شەوێ دەچی کاکەی ئەنجومەرمان دەچی تەوقیع دەکات لەسەر نە خاوەن مۆڵدەک ئاگای لێیە نە ئەنجومەرەکان ئاگیان لێیە باشە سعرێک دادەنێ بابی لەگەرە مندانشی کاکە چەندم گاز کڕیا چەندم پارەی شاگردە چەندم ڕوونە چەندم مەسرەفە بابێ ئەگەر ئەمن توانیم ئەو پارە دابین بکەم و لۆ شاگرد و گازەکەی بابە حەقیق لێی هەیە ئەو کابرایە کە سەرۆک ئەنجومەن دادنایە کاکە مۆڵدەی نییە هەر شیاوی پۆستەی هەر نییە ئەسڵان نازانێت دەسخی دەوارینە کاکە شیاو نییە مۆڵدەی نیە خۆب زرە ناکە هیچ شتێکی نییە بەخوای دان بەس دەوەی ئامفەری مەگوەگری یعنی باش ئەم لەگە دۆکت فەرقم چییە خۆم لە وڵاتەشکە ناژیم هەولێر و دۆک چی فەرقیە لەگە سلێمانی چی فەرقیە سعرەکان لەوێ گرانتر دادەنێن زۆر گرانتر کاکە لە سلێمانی چ دینارە لە دۆک 38 دینارە بەرێ دۆک 38 دینارە سلێمانی چ دینارە باشە کاکە لۆ لێرە 36 دادەنێ کاکە وەرە لەگەرم دانیش ئەگە زەرەرم نەبوو حەقتەبی مانگەی تر گوتیان کاکە گیان 35 دینار لەبەرەوەی کاگومێت ئەو مانگەی تازە بوویتە محافز با ئەوەندە بیوتمان کاکە زەرەرمان کێشەکمان نییە وعد بی مانجی دابێ قەربووی دەکەینەوە سعات 11 شەی لە سەفرەی هاتۆ تەلەفۆنیان لەو کردینە و وەرە سعری دانی ئاپ کەی دەوامەوە بە سعات 11 شەوێ دەوامەیە لە هیچ وڵاتە جنیە پێشەم و 11 شەوێ دەوام هەیە هەتو بێت تەوقیعکەینە ئەنجومەن ئاگای لێ نە کەسێک ئاگای لێیە یعنی شتی وا دەکەن بەس دەوەی ئامفەری مەگوەگری ئەمە یەکەمین هەدەفمان ئەنجومەن دەبی سەرۆک ئەنجومەن نەمینێ لە بۆ شیاو نییە لە ئەو پۆستەی شیاو نییە تەلەفۆن لۆ دەکەی تەلەفۆن لەسەر ناگری کاکە تەلەفۆن دەکەی قسەی ناشاوت پێ دەرێ یعنی کەی سەرۆک ئەنجومەن وایە زۆر سپاس دەکەم ئەوە قسەی یەکێک لە خاوەن مۆلیدەکانە دیارەوە خۆی دەڵێ ئەوان نیگەرانن لەو ئەنجومەنەی کە ئێستا هەیە ئەنجومەنی مۆلیدە ئەهلیەکان لە شاری هەولێر بەوەی کە نرخەکان لە بەرژەوەندی ئەوان دانانێت وە بەشێکی زۆریان باز لەوە دەکەن کە لە 2 بۆ 3 مانجی ڕابردوو لە بەرامبەر خازان زیان مانگانە زەرریشیان کردووە بەڵێ ومێ سپاس بەڵێ بەڕێزان هەواڵەکانی کاتژمێر